ئێمە ئامادەبوانی بەڕێز وەکو ئاشکرایە لە ئێستادا قوربانی زۆرمان هەداوە و لەگەڵەوەشدا ئێمە وەکو سیاسیەکان پێویستە ناکۆچەکانمان وەلا بنین لە پێناو بەرژەوەندی گەلەکانمانوە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە پرۆسەیەکی ترداین لە دوای کۆتایی هێنانی تیرۆرەسانی داعشەوە پێویستە چاودێری ئەو ناوچانە بکەین کە ئازاد کراونەتەوە لەگەڵ ئەوەشدا هەوڵەکانمان زیاتر بکەین و هەماهەنگی بکەین تاوەکو ئەوارانە بگەڕێنینەوە بۆ سەرزێتی خۆیان و پەڕێکی نوێ هەڵبدەینەوە و خزمەت گوزاریە سەرەتاییەکان دابین بکەین بۆ تەواوی ئەو هەوڵاتیانە و هەموو دەستگا و شوێنە پێویستەکان و حکومیەکان بکەونەوە سەرکاروە لە هەمان کاتیشتا لە هەموو ئەمانەوە پێویستمان بە پرۆژەیەکی زۆر کارا و چالاکەکە ویش پرۆژەی چاکسازیە لە نێوخۆی وڵاتدا پێویستە ئامادەبوانی بەڕێز ئەوە لە بەرچاو بگرین نابێت تەنها لە ڕێگەی قسەکردن و وتارکردنەوە ئێمە کار و چالاکیەکانمان بخێنە ڕوو بەڵکو پێویستە بە شێوازێکی کارا بکەین وە لەگەڵ ئەوەشە ئێمە وەکو پەرلەمان و هەماهەنگی تەواو بکەین و پاڵپشتی حەشدی شعبی پێشمەرگە و تەواوی هێزە عێراقیەکان بکەین و پشتیان بگرین و هەماهەنگی لەگە سوپاتا بکەین و پشتیان بگرین و لە هەمان کاتیشدا پێویستە حکوومەت ئەوە لە بەرچاو بگرێت کە خەرجەکانیان بۆ دابین بکات و موچیان بۆ دابین بکات و هەموو ئەو پێویستیانی کە پێویستیانە بۆیان دابین بکە وەکو ئاشکرایە لە ئێستادا عێراق و حکوومەتی عێراقیش لە هەماهەنگیەکی زۆر گەورەدایە لەبەرەوەی لە ڕوبەڕووبوونەوەدایە بۆ دژی تیرۆرەسانی داعش و ئەو هەموو کێشە و قێرانانێکە بەسەر وڵاتەکەدا هاتووە بەر ئەوەی ئەگەر بێت و حکوومەت کار بکات دەتوانین کار بکەین بۆ دابینکردنی ژیانێکی باشتر بۆ ژیانی عێراقیەکان و وەکو ئاشکرا لە ئێستادا ڕۆڵەیەکی زۆر سنگی خۆیان ناوەتە بەردەم گولە و دەجەنگن و بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆرەسانی داعش و لە هەمان کاتیشە ئەگەر ئێمە کار نەکەین بۆ داگیرکردنەوە و دەست بەسەراکردنەوەی ئەو ناوچانەی کە لەلایەن تیرۆرەسانی داعشەوە داگیر کراوە و زەوت کراوە ئەوە ناتوانانی ژیان بگەڕینەوە بۆ سەر ئەو ڕێچکەی کە جاران هەیبوو ئاسایی بکرێتەوە ئێمە لێرەدا کە ئێستا وتار پێشکەش دەکەین و ئامادەی ئەم کۆبوونەوەی هێزە عێراقیەکان لە دوایی مین پێکەکانن لە شاری مووسڵ بۆ لە ناوبردنی تیرۆرەسانی داعشدا ئەمە دەبوانی بەڕێز پێویستە لە چەند ڕۆژی داهاتوودا و چەند هەفتەی داهاتوودا هەنگاوی سیاسی گرنگ بنین لە پێناو جێبەجێکردنی پرۆژە یاسایەکی گونجاو لە پێ بەدیهێنانی داهاتوویشی گرنگ بۆ عێراقیەکان لە دوای نەمانی تیرۆرەسانی داعش لە هەمان کاتیشدا گەڕانەوەی ئاوەرەکان بۆ سەرزێدی خۆیان پێویست بێ لە پێشینەی کارەکانمان بێ بەڵام لە سەر و هەمانەوە پێویستە یەک ریزی و کۆدەنگێکی سیاسی گونجاو هەبێ لە پێناو بەرقەراربوونی ئەمنیەتی و ئاسایش لە تەواوی ناوچەکانی عێراقدا لێرەوەشدا دووپاتی دەکەینەوە کە پێویستە هەموو هێزەکان و هەموو پێکاتە هێزە عێراقیەکان یەک بکرێنەوە کۆ بکرێنەوە لە چوارچێوەیەکی گونجاودا تاوەکو بتوانین زیاتر بەهێزریان بکەین ئێمە ڕێز لە هەموو ئەو هێزانە دەگرین و هەموو پێکاتانە دەگرین کە بوونەتە هۆکارێک لە پێناو پارێزگاریکردن لە ریزی و یەکپارچەی عێراقدا و پێویستە کارێکی گوجاو بکەین و بتوانین چارەسەرێکی گوجاو و ڕیشەیی دابین بکەین بۆ هەموو هێزە عێراقیەکان و بۆ هێزی پێشمەرگە خەرجی دابین بکەین و دانیان پێدا بدرێ وەکو برگەیەکی گونجاو لە هێزی پارێزەری عێراق و لە هەمان کاتیشدا ڕاهێنان و تەواوی پێکاتەکانیان بۆ دابین بکرێت وەکو سەربازێکی عێراقی کە بۆی دابین دەکرێت ئەمە بەم شێوەیە ئێمە پێمان وایە کە هەموو دەستکەوت و پێویستەکانیان بۆ دابین کراوە.